لله من أسمائه 99 من بعدها يتلون جزاء محصيها دخول الجنة كما رواه في صحيح السنة. بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. یەکێک لە ناوە هەرە بەرز و پیرۆزەکانی خوای گەورە کە لە قورئانیش زۆر دووبارە بوویتەوە ناوی پیرۆزی ئەلعەزیزە. ئەلعەزیز وەکو زانایان دەفەرمون بە سێ مانا بەکاردێت. مانای یەکەمیان بە مانای ئەو خودایی کەوا زاڵە، ئەمری و ویستی هەموو کات زاڵە و عیزەتە غالیبە بەسەر هەموو ئەمرەکان، وەکو دەفەرمیێ والله غالب على أمره ولكن أكثر الناس لا يعلمون. خوای گەورە هەموو ئەمر و ویستەکی زاڵە هەموو کات ئەگەرچی زۆر بەی خەڵکیش نازانن. یعنی خوای گەورە هەر کاتێک ئەمرێکی کرد، ویستەکی هەبوو، ئیرادەکی هەبوو، ئەگەر خەڵکی دیکە هەر هەموو پێکەوە کۆ ببنەوە بیانەوێ ئەو ئەمرە ئەو ویستە پێچەوانەی ئەو ئەمرە بجوولێنەوە ئەو ویستە بکەن، ئەمری خوای گەورە زاڵ دەبی و مەجالی تێدا نییە. و یەکێک لە مانایەکانی دیکە بە مانای توندی و دەسەڵاتداری دێتن کە خوای گەورە ئەلعەزیزە خاوەنی هەموو توانا و هێز و دەسەڵاتێکە. و یەکێکی تر لە مانایەکانی ئەلعەزیز ئەوەیەکەوە شتێک دەگمەن بیتن. خوای گەورەش سوبحانەهو وتەعالە تاکە هەموو صفاتەکانی دەگمەنە و هیچ کەسی تر هاوشێوەی وی نییە. هەر ئەو مانایەشە کە هاتیتە ناو زمانی کوردی ئەمە بە کەسێکەوە زۆر هاوڕێمان بی دەڵێن کەسێکی ئازیزی، یعنی کەسێکی تاک و دەگمەنی لە هاوڕێیەتی. ئەوەیە کە خوای گەورەش ئەلعەزیزە تاکە لە هەموو زات و صفات و ئەفعالی هیچ کەسی تر هاوشێوەی وی نییە. و خوای گەورە سوبحانەهو وتەعالە ئەو ئەلعەزیزیەی کەوا صفەتێکی خۆیتی دەبینین لە قورئانێدا زۆربەی جار ڕەبتی دەکا، پەیوەستی دەکا بە هەندێک لە ناوەکانی تری. ئەلعەزیز و ئەڕەحیم، خوای گەورە ڕاستە خاوەنی هێز و دەسەڵات و توانایە، بەڵام خاوەنی سۆز و میهرەبانیشە. لۆی ئێمە بزانین ئەو ناوانە لە مقابل یەکتر تێک هەڵکێشی بکەین و پێکەوە ئیش دەکەن. ڕاستە خوای گەورە ئەلعەزیزە، بەڵام ئەلحەکیمیشە، بە عیزەتی خۆی بە هێز و دەسەڵاتی خۆی. زۆر کەسێ خاوەنی هێز و دەسەڵاتە بەڵام ناتوانی هێز و دەسەڵاتی لە شوێنی خۆی بەکاربینی، بەڵام خوای گەورە ئەلعەزیزە و ئەلحەکیمیشە، بە حیکمەتی خۆی کاروبارەکان لە شوێنی خۆی دادەنێتن. و ئەو خودایە سوبحانەهو وتەعالە ئەلعەزیزە، خاوەن هێز و توانە و دەسەڵاتە، و ئەلعەلیمیشە، دەزانی ئەو هێز و دەسەڵاتەی بە پێ زانایی خۆی لە چێندە بەکاربینیتن. و دەبی بزانین موسڵمانیش کەوا باوەڕی بەو خودایی هەبوو، ئەو خودای ئەلعەزیزە ئەو خودایە بە عیزەتی دەکا کاتێک طاعەتی ئەو خودایی بکە سوبحانەهو وتەعالە، گوێڕایەلی خودا بین سوبحانەهو وتەعالە. خوای گەورەش بە عیزەتی خۆی عەزیزمان دەکا، وامان لێ دەکا کەوا محتاجی دەستی کەس نەبین، زەلیلی بەردەستی هیچ کەس نەبین، بە مەرجەک ئەمە لەسەر ئەو لەو بەرنامەی بڕۆین کەوا خوای گەورە لە بۆی داناینە. وەکو خوای گەورە دەفەرمی وەللله العزة ولرسوله وللمؤمنين ولكن المنافقين لا يفقهون. عزت تەنها لە بۆ خودایە سوبحانەهو وتەعالە و لە بۆ پێغەمبەرەکەیتی و لە بۆ باوەڕدارانە، ئەگەرچی منافقەکان لێی تێناگەن و نازانن. کەواتە دەبی ئینسانی موسڵمانە بزانی کە خاوەنی عیزەتە، بەو خاوەنی عیزەتایەتی خۆی سەرشۆڕ نەکا، ملکەت نەکا لە بۆ هیچ حەرامەکی، لە بۆ هیچ باتیلەکی، لە بۆ هیچ ناحەق و ناڕەوایەتیەکی قبولی نەکە، لەبەرەوەی ئەو لە پاڵپشتی خوای گەورەی ئەلعەزیزدایە. لە بۆ ئەوەی خوای گەورەش بە عیزەتمان بکە پێویستە ئێمە تاعەتی خوای گەورە بکەین، هەتا زیاتر زەلیل و گوێڕایەلی خوای گەورە بین، خوای گەورە عەزیزمان دەکات. و بزانین لە بۆ ئەوەی خوای گەورە ئەلعەزیزمان بکە پێویستە ئێمە لە بەرامبەر موسڵمانان متەواضع بین، هەتا ئێمە لە بەرامبەر ئیمانداران زیاتر ملکەت و گەردەنکەچ و زەلیل بین، خوای گەورە بە عیزەتترمان دەکات. خوای گەورە باسی صفاتی ئیمانداران دەکات، ئەذیلەة عەلى المؤمنین ئەعیزەة عەلى الکافرین. لە بەرامبەر کافران عەزیز و سەربەرزن، زاڵن، بەڵام لە بەرامبەر بڕواداران پێویستە زەلیل بن، خۆ بەکەمگر بن. ئەگەر خۆیان بەکەمگر خوای گەورە بەرزیان دەکاتەوە. و هەروەها دەبی ئەمە بزانین ئەو عیزەتەمان کەوا زۆر جار ئینسان دەرێ عیزەتم هەیە، دەبی ئەو عیزەت و ئەو توندیەی لەسەر نەفسی خۆی بەکاربینی.
گەورەترین و ئازاترین کەس ئەو کەسەیەکەوە بتوانی بەسەر نەفسی خۆیدا زاڵبی، هەروەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویتی ليس الشديد بالسرعة إنما الشديد من يملك نفسه عند الغضب. کەسی ئازا ئەوە نییە کە بتوانێت خەڵکی لە زەوی بدات و خەڵکی بباتەوە، بەڵکو ئەو کەسەیەکەوە بتوانی نەفسی خۆی بگری لە کاتی تووڕەبووندا. خوای گەورە وامان لێ بکاکەوە بە طاعەتی خۆی عزیز بین، ووامان لێ نەکا بە معصیەت و گوناح و تاوان زەلیل ببین. وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم. لله من أسمائه 99 من بعدها يتلون، جزاء محصيها دخول الجنة كما رواه في صحيح السنة.